بە گوێرەی هەواڵێکی یاریدەدەری سەرۆک کۆماری ئازەربایجان حکمەت حاجێف لەنجامی هێرشێکی موشکی بۆ سەر شاری گانجەی ئازەربایجان لە بەرەبەیانی ئەمڕۆ شەمەدا بەلایانی کەم 10 کەس کوژراون و 40 کەسی دیکەش بریندار بوون. وەزارەتی بەرگری ئازەربایجان هێرشەکانی بۆ سەر شارەکانی گانجا و مینگاجێڤێر پشتڕاست کردەوە و دەڵێت ئەو موشکانە لە دوو شوێنی جیاوازەوە لە ئەرمەنستانەوە هەڵدراون. دەسەڵاتدارانی ئەرمەنستانیش وەڵامی ئەم مانگەشەنەیان نەداوەتەوە. گانجا دووەم گەورەترین شاری ئازەربایجانە و بە پێی زانیاری فەرمیەکان لە کاتی هێرشەکەی ڕۆژی شەمەدا بەلایانی کەس 20 بینای نیشتەجێبوون ڕووخاون. ئایلە باشکەماندان هەموو هەمومان داوامان لە سەرۆک کۆمار کردووە ئێمە بۆ شەڕ ئامادەین هەر کاتێک فەرماندەی باڵای گشتی فەرمان بکات کەس ناتوانێت ئێمە بەو شێوەیە بترسێنێت. ئەم جۆرە ڕووداوانەوەمان لێ دەکات زیاتر سوور بین. شەڕ و پێکدادانەکانی ئەم دوایانەی نێوان هێزەکانی ئازەربایجان و ئەرمەنیەکان لە 27 مانگینەوە دەستی پێکردو لە گەورەترین توندبوونەوەی ئەو ناکۆکیە دایان ساڵەی سەر ناگۆرنا کاراباغدا سەدان کەس بوونەتە قوربانی و لەو کاتەوەی کە لە ساڵی 1994ەوە شەڕی جوداخوازی کۆتایی پێهات. ئەوانە درڕندەی ڕاستەقینن کە دەتوانن موشک بگرنە ئەو کەسانی کە شەڵانە خەوتون. من پێم وایە ئەوە نەک تەنیا خەڵکی ئازەری لەناو دەبن بەڵکو ڕووسیەکان و ئازەریەکانیش کە لێرە دەژین هەروەها گورجیەکان و تاتەرەکانیش لێرە دەژین و کاتی ئەوە هاتووە کۆتایی بەم کۆمەڵکوژیە بهێنرێت. ناوچەکە دەکەوێتە ئازەربایجانەوە بەڵام لەژێر کۆنتڕۆڵی هێزە ئەرمەنیە نەژادیەکاندایە کە لەلایەن ئەرمەنستانەوە پشتگیری دەکرێن.